ئەی باشە ئێوە بۆچی بۆ گیانی خۆتان ناخۆشە؟ من نەزانم مناسەرەکردنی بورما مناسەرەکردنی ئەهلی ئیسلامە هی خۆمانە، بەڵام خۆیەوە فاجعەی گەورەترتان بینی لێی بێدەنگ. بەخوا قەسەم خوای پەروەردگار یەکتان محاسەبەکە لەسەر ئەو مەئەساتی کە بەسەر ئەهلی سونەتی عێراق هاتووە. بەخوا قەسەم ئەوەی بەسەر ئەهلی مووسڵا هاتووە دەقات و سەدقات گەورەترە لەوەی کە بەسەر عێراقانە هاتووە بە درێژایی تاریخیشان لە 48 لە 62 لە 83 ئێستاش 2014 و ئێستاش بە هەمووی ناکاتە ئەو مەئەساتە گەورەی کە بەسەر ئەهلی مووسڵا هاتووە. مەئەساتەکەش بەردەوامە، بێدەنگی ئێوەش بەردەوام. داوام لە خوای پەروەردگارەوەی کە من بۆ خۆم خاوەن عوزر بم کە نەتوانم هیچ شتێ بجوڵێنم. بەڵام تۆ بۆچی بیا؟ تۆ بۆچی خاوەن عوزری کە لە کوردستانە ڕەسمیەتت هەیە، ئەندام پەرلەمانت هەیە، وەزارەتت هەیە، بۆ ئەندام پەرلەمانەکان نەیانەتوانی ئیمزایە کۆکەنەوە، و نەیانەتوانی بچنە ئومەمی متحیدە وەفدە تەشکیلکەن؟ ئەی بۆ ئیستقبالی ئاغای ئایەتوڵڵای حوشتری و تیمسار وەحشی ئەتوانن ئیستقبالیان بکەن لە مەقەڕەکانی خۆتان؟ ئێوە ساحەبی ئیرادەی خۆتان نەماون. بۆیە ئاڵای پارتی کە پێوترێ ئاڵای کوردستان لە پەنا ئاڵای حیزبەکەتانە لە مەکتەبی ئەمین عامە و سەرۆکەکەتانە دانراوە. ئێوە مڕاجعەی خۆتان بکەنەوە لە خوا بترسن. خوای پەروەردگار یارمەتی دەری ئێمەش ئێوەش بێ. خوای گەورە خۆشەویستی خۆیمان لە دڵ و دەروونە بۆ بچەسپێنێ. خوای گەورە هیدایەتمان بدا و بەرچاومان ڕۆشن کە. خوای گەورە غیرەت و هەست و جوامێریمان پێ ببەخشێ بۆی هەست بەو معاناتانی دەوروبەرمان بکەین. خۆ کەسانی لە زیندانە معاناتە چێژن. بەخوا قەسەم وەکو زیندانەکانی بورما وایە. بەخوا قەسەم بزربووەکان کە لە ژەرزەمینی کانی گۆمەیە بوون زیندانی کانی گۆمە. وەکو زیندانی جەلالەدین سەغیر وابوو لە مزگەوتی کە لە مزگەوت و پشتەوەی کردبوو بە سجن. ئەوەی کە لە دەوروبەرمانە ڕوا هەمووی ئینزارە بۆ ئەوەی کە ڕۆژە لە ڕۆژان ئێوەشی تێکەوە بگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار. ئەوانەی کە ئەهلی ئیسلامن جوامێرین بازنە گەورەکەی مزگەوت وەرگرنەوە بەس یەکتری بخۆن. خوای گەورە یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ. خوای گەورە هیدایەتمان بدا. خوای گەورە سینەمان فراوان کە. خوای گەورە غیرەتمان پێ ببەخشێ وەکو شێخ سەیافەی ود. خوای غیرەتمان پێ ببەخشە بۆی دینەکەت بپارێزی. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.